باس لە خانمێکەکەین کە فۆتۆگرافەرە، باز لە ئەزمونونەکانیەکەین، باز لە کارەکانیەکەین و باز لەواکەین لەو کاتانەی کە کاری کردووە بە چ شێوازێک کاری کردو لە چ بوارێکا کاری کردووە. ئێمە لە ساڵانی ڕابردووە ئەبینی کە بارودۆخێک بەسەر هەموو جیهانە هاو ئەوش ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو کە تەواوی جیهان هەموو لە ماڵەکانی خۆمان ئەماینەوە. ئەم خانمە کارەکانی لەو کاتەیە چی بووە؟ سروش زۆر پاک بووە، ژینگە زۆر پاک بووە و چەندین شێوازی کارکردن بە شێوازێکی جیاوازتر بوو چۆڵی بەخۆیەوە بینی و ئەزمموی تریش هەیە کە بتوانێت تۆ تاقیب بکەیتەوە بۆی کە دەوڵەمەنی کارەکەت زیاتر بەرەو پێشۆبەری. ئێمەش ئەمڕۆ خانمێکمان لایە کەویش خاتوو سارە نامۆیە کە وەکو فۆتۆگرافەرێ لە پرۆگرامی ڕۆژێژینێ لە لامان میوانە باز لە کارەکانەکەین باز لە ئەزمموونیەکەین و بزانین ئەو کارانەشی کە کردوێتی زیاتر ڕنگدانەوەی لە چ بوارێکا هەیە. خاتو سارە زۆر بەخێر باش خات سارە بانی ئۆش باش سپاس بۆ بەسەرکردنەوەتان زۆر سپاس. من سەرەتا پێم خۆشە باسێکیەوە بکەین کاری فۆتۆگرافەری لای تۆ بۆ نمونە لە چ زۆنجێکەوە یاخود لە چ ڕوانگەیەکەوە لای تۆ پەرەیسەن چۆن حەزت کرد لە چاوی کامێرەکەی تۆوە ئەو وێنانە پیشانبەی کە خەڵک خۆی نایبینێت. سەرەتا هەموو ئینسانێک ئاواتێک هەیە لە ئامانجێک هەیە لە ناخی خۆیان کە بێ بەرجەستەی بکە. منیش ئەو ئامانجەم لە ناخی خۆمە ئەو حەزم لە ناخی خۆمە بەدی کرد ئەوە بوو هەوڵم بۆیە و توانیم بەدی بێنم توانیم کامێرە بگرم بەدەستمەوە و ئامانجەکان لە ڕێی زوومی کامێراکانەوە بگەێنم بە چایبینەرانم. زۆر باشەکاتە ئەزمموی تۆ گەڕێتەوە بۆکەی لەکەیەکەوە دەست بەکاری فۆتۆگرافەری کرد ئەو وێنانی کە دەستپێک تۆ چرکانت بە کامێرەکەی خۆت زیاتر خوان لە چیا ئەبینەنەوە حەزی تۆ لە سەرەتا و دەستپێکی کارکردنی تۆیا بۆ چ بابەتێک یعنی بۆ چ ستایڵێک لا وێنەگرتن ئەگەڕایەوە؟ من لە 2005ەوە زیاتر گرنگیم بۆ بابەتەی خۆم ماو ئەو ئامانجی خۆم و کە لە بابەتی سروشتا لە بواری سروشتا من خۆم بینیەوە بۆ بوو هەوڵم بۆیە زیاتر بەرەو ئەکادمی بڕۆم دەوراتم خوێن و زیاتر پەرم پێەیە توانیم لە بواری سروشت و بواری دۆکیمنتکاریە و هەروەها بوارەکانی کەژە توانم بڵێم کارم تیا کردووە بەڵام هەموو فۆتۆگرافەرێک دەتوانێت لە یەک بوارە خۆی ببینێتەوە و خۆی بە تەواتی بۆ ئامادە بتوانە کاری زۆر باشتریش پێشکەش بکەم. دەستخۆش بەڵام ئێمە من حەزەکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئێستا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە ینی تەنانەت لە مۆبایلەکەی خۆمانەوە ئەمەنە کوالەتی باشە بووە هەمومان دەتوانین فۆتۆ بگرین بەڵام ئایا جیاوازی ئەو فۆتۆیی کە من ئەیگرم لەگەڵ فۆتۆگرافەرێکە خۆی لە چیا بینێتەوە؟ زۆر ڕاستە قسەکە و ئێمە پێویستە جیاوازی لە چاوی ئێمەی فۆتۆگرافەرە لەگەڵ چاوی کەسانی ئاساییە بۆ جیا بکەینەوە کە گۆشەنیگای ئێمە و یاساکانی ئێمە کە فۆتۆکانی پێ ئەچرکێنین ئەو جیاوازیە زۆرە لە چاوی کەسێکی ئاسایی. زۆر باش خات سارە ئاماژت بۆ کرد کە هەوڵەتدا بۆ ئەوەی کە بە شێوازی ئەکادمی فێربیت دەوراتت خوێن بەشداری ئەو خولانت کرد کە پەیوەندی بە کامێرەوە هەیە جیاوازی ئەوەی کە تۆ بە شێوازێکی ئەکادمی فێری وێنەگرتن بی لەگەڵ ئەوەی کە خۆت خولیایەکە هەبێ بۆ ئەوەی کە وێنە بگریت و کامێرەیەکی خۆتت هەبێ وێنە بگری ینی جیاوازێکی ئەوە نەبەدی ئەکرێ ئەو جیاوازیانی کە لەم نێوەندەیە دروستە بێ بە شێوازێکی گشتی چیت واتە تۆ ئەزمونێک خۆت حەزێکت هەیە بەهرەیەکت هەیە ئەگەر بە شێوازێکی ئەکادمی بخوێنی بۆی چی زیادەکا بۆ بەهرەکەی تۆ؟ ئێمە بەسمە ئەکادمیەکە ئەوەیە ئێمە کە کامێرە بگرین بەدەستمانەوە ئەبێ بزانین تەکنیکی ئەو کامێرەی کە بەدەستمانەوەی چییە لە چاو کەسانی ئاساییە یاساکانی فۆتۆ چییە ئێمە کە بتوانین لە فۆتۆیەکە ئەو یاسانە بەرجەستە بکەین تاکو و فۆتۆیەکی تەندروستمان دەستکەوێت. مەبەستی من لە ئەکادمیەکە ئەو شێوەیە کە جۆرەکانی کامێرە مەسەڵەن یاساکانی فۆتۆ کۆمپۆزیشنی چاوی ئێمە ئەو فۆتۆیی کە پێی ئەچرکێنین مەبەستی ئێمە لە ئەکادمی بوون ئەو شێوەیە بۆ جۆرێ ئێستا کۆمەڵێ ئەبینی نەژین بە تایبەتی ئەمانە سروشتە هانی ئەم وێنانە هەرچەند سێریکەیت کۆمەڵشتی جیاوازی تیابینی هەم لەوەی کە لە چوارچەوەی وێنەکەیە کۆمەڵێک قیاساتی بۆ کراوە قەبارەی بەشی سەرۆی ئەبێ چۆن بێ خوارەوەی چۆن بێ ئەم لای چۆن بێ ئەم وێنەیە بینی کە ینی بۆ خۆی کۆمەڵی مانابەخشێ
ئەمانە تۆ چۆن دیاری ئەەکەی کە بتوانانی وێنەیان بگریت وە ئایا بەس وێنەی ئەگری یان مەبەستە ئەمە نەخێر ئێمە کە خۆمان حازرەکەین بۆ فۆتۆ چرکاندن ئێمە ئەبێت هەر چرکاندن نییە و وێنەگرتن نییە ئێمە ئەبێت ئەو یاسانی کە لە یاساکانی فۆتۆیەکە هەیە ئێمە بتوانین چۆنەڵی بەرجەستەیکەین بۆی ئەو فۆتۆی کە ئەی خەمە بەرچاوی بینەران فۆتۆیەکی تەندروست بێ بۆ نمونە کۆمپۆزیشن یاخود بابەتی سەرکی فۆتۆکە یاخود بابەتی تاواکەری بابەتە سەرکی فۆتۆکە چییە لێرەیە یا ئەو لایەنانی کە لە فۆتۆکەیە بەرجەستەکرا من وەکو فۆتۆگرافەرێک بەپێی ئەو یاسانە ئەبێ من بتوانم ئەو فۆتۆی بچرکێنم و تاکو فۆتۆیەکی تەندروستم دەستکرێت. زۆر باشە دەستکاری وێنەکانتەکەی ئێستا کۆمەڵێک بابەتی بەرنامەی تایبەت هەیە ئیدیتنی وێنەکانی پێەکەی ئەو وێنانی کە تۆ ماریانەکەی وێنەکان کە ئەگری حەزەکەی کار ڕاستە و خۆ خامەی وێنەکە بخەیتە بەردەمی بینەران و بینەران ببینە یاخود خۆت حەزت بە دەستکاریکردنی وێنەکان هەیە. ڕاستی هەموو فۆتۆیەک ئەبێ ئیدیت بکرێ بەڵام ئەو ئیدیدەی کە ئێمەژیکەین ئەبێ بە یاسابێت ئەبێ بە زۆر تێنەپەڕێت لە ئاستی سروشتی فۆتۆکە تێک بچێت. باشە یعنی پێویستەکە دەستکاریەکان چۆن چۆنی بێت چی سروشتی وێنەکە تێکەیە؟ سروشتی وێنەکە بۆ نمونە زیاتر ڕەنگەکان تێکڵاو بکەیت یاخود ڕووناکی یاخود تاریکی یاخود سێبەری فۆتۆکە ئێمە کە من ئێمە شخصی خۆمان کەمە ئێمە لەو بارەیە ئیشەکەین وەکو سروشت ئەبێ ئیدیدێکی وای بێنێ سروشتی فۆتۆکە تێک نەیە بەڕادێکی زۆر کەم وەکو یاسا چۆن هەموو شتێک یاسای هەیە ئێدیدیش یاسای خۆی هەیە. زۆر باش ڕسمێکی خات و سارە ئەگرم پێویستم بەم ڕسمێ باشە نامێ بم بە فۆتۆگرافەر هەمومان ڕۆژانە یەک دنیا ڕسمەگرین بەڵام ڕسمەکانمان هیچی باش نین مامێ ئەو بۆمان ڕوون کاتەوە خۆشمەچم بۆ لای خات و سارە ئەم فۆتۆیە زام هەڵەکەی لە چی بینی تۆ کێمە ڕۆژانەیەک سەیەکی پێمان لە هەڵەکە جارەوەی تۆ پۆتریتی گرتووە ئەم ڕسمێ من پۆتریتی گرتووە بەشی سەرەوەی زۆر قاچی منە قرتانەوە لە خوارەوە جا خۆ یەکلایی نەکردوەوە ئەم فۆتۆی من ئەتێ بەم شێوەیە بێ من فۆتۆیەکم کرد عفو یەکمە باشە تۆ بڕیاری لەسەر بەخوا زۆر خراپە وایە خات و سارە ئێستا ئاواتەوە من ئاوا بە تەواوەتی دانم بە پێی فۆتۆکەی تۆ کەواتە کاکێ من پیشانی بینەرەکانیشمان ئەگەر هاوکارانم ئەمە وێنەکەی ئەو چاکی کرد بەڵام بابی خەمەوسەر ئەوەی کە خۆی وابوو من کە وێنەکەم کرد بەڵام ئەوەی کە چاوی ئەوانە لەگەڵ چاوی ئێمە ئەوە جیاوازی لەسەر ئەوەشەوە ئێمە ڕۆژانە ئێستا لەبەرەوەی کە کۆمەڵێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی سناپچات و کۆمەڵە فلتەرات و کۆمەڵێک ئەڵێ خۆزگە هەموو کاتێ وا بوومایە ئەمانە تا چەند لە ئاستی فۆتۆگرافەری دابەزێنێ تا چەند لە واقعی کەسەکە خۆی دابەزێنێت تا چەند لەوەی کە تۆ چاوێکی تر پیشانی بینەرەیت ئەمانە تا چەند کاریگەریە لەسەر کاری فۆتۆگرافەری ڕاستی ئێمە فۆتۆگرافەر من وەکو خۆم نازانم ئەگەر فۆتۆگرافەری چکەوا بیر بکاتەوە من خۆم هەر سناب بەکار نایەنم لەبەرەوەی کۆمەڵی فلتەری تایە بۆ ئێمە نابێت من ئەو فلتەرانە بە باشی دانانێم بەڕاستی خۆت ئێستا کە باسی کرد ئەڵێ خۆزگەیمە هەر وابووینە یعنی واد لێ ئەکا وەڵامی ئەوانەیە کە ینی واد لێ ئەکات خۆت ناچیت بەجددی من وای ئەبینم هەم سروشت و هەم ئێمەش بە سادەی وەکو خۆمان بین جوانترە کە فۆتۆش ئەچرکێنین من زیاتر هەمیشە ڕقنم لەوانە کردووە کە ئیشی ویدینەکەن ئەوانی ئیشی بووکو زاواکەن بە جۆرێک دەستکاری ئەو فەیسی ئەو کەسانە ئەکەن لە خۆیان ناچن بەڕاستی منیش سناپ و ئەو فلترانەی کە ئێستا بەهۆی بەرەو پێشتونمان بە تەکنەلۆژیا کە دروست بووە بەڕاستی وەکو فۆتۆگرافەرێک هیچ بەڕاستی دانانێم. زۆر باش خات سارەبا بینە سەر بەشێکی تر لە کارەکانی بەڕێستان کارێکت ئەنجام داوە بۆ گەڕک و خانوە کۆنەکانی شاری سلێمانی دۆکمنتێکی باشت بۆ ئەم بابەتە کردووە ئەتوانی پێم بڵێ بیرۆکەکەی لە چیەوە لە لای تۆ دروست بۆ ئەم بابەتە و ئەم کارە بە شێوازێک بەڕێوە چوو لە لای تۆ ئەگەر باسێکی دۆکمنتکردنی گەڕک و خانوە کۆنەکانی سلێمانیمان بۆ بکەیت.
ڕاستی هەرێکێک لێمە ڕۆژانە ئەچێتە دەرەوە بۆ ناو بازار و زۆربەی زۆریشمان هەر بە گەڕەکە کۆنەکان هاڕۆین. ئێمەش کە کامێرەمان بەدەستەوەی و هەمیشە تۆ هەوڵەیە کە پرۆژەیەکت هەبێت وەکو خزمەتێک وەکو کەسایەتێکی ئەم شارە بتوانی تیشتێ بخەیتە سەر ئەو پرۆژێت و بۆ مێژوو بۆ خۆتی بهێڵیتەوە. منیش ئەم بیرۆکەیم وا بۆ هاتکە چوون بۆ ناو بازار یاخۆت بە گەڕەکە کۆنەکانە ڕۆشتم سیمای کۆمەڵێ خانومە بینی کە بەرەو نەبانە ڕۆشتن ئەڕووخان. ئەم بیرۆکەیە لەوە بۆ من دروست بوو کە دەست بکەم بە دروستکردنی پرۆژەیەک وردە وردە ئیشی تیا بکەم و هەتاکو ئێستش هەر لەو پرۆژەیە من نەتوانم بڵێم زۆر باشە بە ئەرشیفکردنی ئەم وێنانە تا چەند گرنگی بووایە کە پارێزگاری لەوە بکە کە لە ڕابردووە ئێمە ئەم شوێنانەمان هەبووە کە بتوانانی شانازی بەداخەوە من بۆیە بەم پرسیارەشم کرد ئەم خانووی کە ئێستا ئێمە لەم فۆتۆی توای بینین چەنەها خانی وامان هەبووە ئێستا بەداخۆکراوە بە گەراج و سیارێکی ڕاگیرێ کامانە وەکو ئێمە بۆیە بکرانایە بە شوێنێکی ناوازەگە کەسیشی تیانە ژیایە ڕۆژانە خەڵکانێک سەردانی بکردایە هیچ نەبووە قاوەیەکی تا بخوات یان بتوانێت ئەم ئەرشیفەی خۆمان میوانێکمان باتەیە ئەو کەسانی سەردانمانەکەن ئەم کەلتوری خۆمان پێ بناسانێ چونکە ئەمە زۆر جیاوازە لە خانووی خۆمان هەمیشە من کە چوم وتومە سێری دیوارەکانی کە چەنە پانە سێری ئەم شێوازەکە بێت چۆن دروست کرابێ ئایا ئەمە بێت چۆن کاریان تیا کردبێ کە ئەو کاتە هیچ شتێکی ئاوا پێشکەوتوش لە بەردەسانت تۆ چۆن ئەم ئەرشیفۆ پاراستوە؟ من ئەم پرۆژەیە بەو شێوەیە هات فکرمەوە کە ئیشی تیا بکەم وەکو بەڕێزت ئێستا ئاماژەو پێەیە کە من بتوانم ئەوەی کە لە تواناما هەبێت کە بیهێڵمەوە چای کامێراکەمە کە وەکو فۆتۆیەک وەکو دۆکیمنتێک لای خۆم هەڵی گرم و بیپارێزم بۆ مێژوو خۆشبەختانە توانیمە فریای هەندێک خانوو بکەوم کە هەفتەی بەسەران نەڕۆشتوە ڕووخاوە ئەو خانووە یاخۆت هەمی بۆ بە گەراج یاخۆت من زۆر بە ئەستەمێکی زۆر گەیشتم بە هەندێک خانوو ینی بڵێن ماڵی وەها بۆ مانگی پێچوە تاکو گەیشتوم بە ماڵەکە تاکو دەرگاکەیان بۆ کردومەتەوە یاخود سەعات 6 بەیانی زوو یا 5 من هەستاوم لە خەو بەیانیان بۆ ئەوەی بتوانم دۆکیمنتی ئەو ماڵە بکەم لەبەر دەبێت ئەوی بەردەمی ماڵەکە گەراج بۆ هەمی سیارەی لێ ئەی من ئەو کاتە ئەتوانم بڕۆم بە چۆڵی ئەستەمی زۆر هاتۆتە سەر ڕێگەم تاکو بتوانم ئەو ئەرشیفانە بکەم بەڵام بە خۆشحاڵیەوە هەر کۆڵنایم ئەوەی دڵخۆشکەرە ئەوەیە کا کۆمەڵە کاری جوانە تۆمار کردەوە خۆت ئێستا ئاماژەت پێکرد خانوو هەبووە هەفتەیەکی دوای وێنەگرتنەوە ئێستا چاوی کامێرەکەی تۆ ئەم خانووی پاراستۆ و لە لای خۆی هێشتێتەوە ئەمە بێگومان هەموو کارێکیش ماندووبوونی زۆری هەیە ئەوەی کە دڵخۆش دەکا ئەو ئامانجەیە کە تۆ پێی ئەگەی خاک چارە بابینە سەر باسی کاتی کەرەنتی لە کاتی کەرەنتی ناڕەنگە زۆربەی زۆرمان ئەوانەی کە ڕەنگە هەستیشمان کردوێت کە هیچ بەهرەیەکمانتیان نییە کاتێککە کەرەنتین بوو هەریەکەی بەهرەیەکی لە خۆیان دۆزیەوە یعنی هەنێک لە خاتونەکان بۆیان دەرکەوە شیرینی باش دروستکان خواردنی باش دروستکەن هەنێک لە خاتونی دەستڕنگینی تر هەبووە ئێمە بانمان کردوتە پرۆگرامەوە باسیەوەی کردو کە لە کەرەنتی ناتوانیوێتی یعنی ئەو بەهرەیە کە هەی بووە تا ئێستا شاراوە بووە لە کەرەنتی نادۆزیوێتەوە تۆ لە کەرەنتینا کارەکانی خۆتت چۆن ئەنجامدا ئەو کارانەی کە زۆرتر بە دوای ئەڕۆشتی لە کاتی کەرەنتینکردنا و بە مێشکی دوای ئاهاتکاری لەسەر بکەی زیاتر چی بوون؟ ڕاستی ئێمە هەمیشە کامێرەمان بەدەستەوەی لە ناو شاران و لە ناو قەرباڵغیان و خۆت ئەزانی سلێمانی بە قەرباڵغی و بە بازاڕ و بە هاتوچۆوە ناسراوە شارێکی تێکەڵانی ئیجتیماعین لەگەڵ هەموو شتێکە کە ڤایرۆسەکە دروست بوو هەموو جیهانی بەو شێوەیە هەژان و شاری ئێمەش بەدەر نەبوولەوە ئێمەش کە کامێرەمان پێ ینی هەوڵم ما چاوی کامێراکەم لەو ڕۆژەیە بخەمە سەر ئەو بەشەی سلێمانی کە هەم هەرگیز لەوەتی هەین بەو شێوەیە نەماندیوە کە بۆ شێوە چۆڵا یاخود هەنێک دیمەنم ئەبینیت یعنی وەکو تراژیدیای لێ هاتبوو ئێمە هەوڵمانەیە من وەکو خۆم وەکو فۆتۆگرافەر و کە کامێرەم گر بەدەستمە و هاتمە دەرەوە هەمیشە هەوڵماتیش بخەمە سەر ئەو بەشانەی کە لەم سەردەمی ڤایرۆسەیە شار بەخۆیەوە نەیدی بوو من هەموو هەوڵەکانم ئەخستە سەر ئەو گۆشانەی
شارکە ئەچوم و ئەم بینی هاتخوا وەجادەی مەلیک محمودە بەڵێ 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 قەت وا بەچۆڵی نەمان بینی بەڵێ ئەمەش بەڵێ. زیاتر تیشکم خستە سەر کۆمەڵێک بە تەمەنەکانمان کە زۆر لە ماڵەوەمانەوە بێتاقەتە بوون بە تەنها ئاهاتنە سەرجادەکان منیش هەر لە دوورەوە نەمەتوانین نزیک مۆلیان هەر لە دوورەوە فۆتۆکان مەچرکان خۆی ئەمەش بێگومان هەر بۆ ئێمە نەبوو ئەمە خۆپارێزیەکان لە هەموو بەڵێ جیهانە بەتەکید ئەمەی گرتە بۆ بەر بووی کە بتوانین کەمترین کەسمان تووشی ئەو ڤایرۆسە بێت بەڵام لە هەمان کاتیشە زۆر جار ئەبینی کە ئێستا ئەمەسا بە تایبەتی لە شاری سلێمانیە قەت ئەم شوێنانەمانەوە بەڵێ بەچۆڵ بەتەکید بەڵام لە چاوی کامێرەکانی ئەوە ئەمانە ئەمێنێتەوە بۆ ئەشی بەڵێ بەتەکید کە چەندین ساڵی کە کۆمەڵێکی تر گفتوگۆی لەسەرەکرێت بێنە سەر ئەوەی کە تێکەڵبوونێ بە سروش لە کاتی کەرەنتینەیە چۆن بوو چکە سروش زۆر پاک ببەوە یعنی کەشێکی وای وەرگرتە بوو ببێنی جوانی بۆ تۆ خستە بەردەست بەڵێ بەتەکید نەک ئێمە لە هەموو جیهانە ئێمە هەستمان بۆ ژینگەیە کرد کە تەمەنامانە کرد ئەو ژینگەیە هەروە بمێنێتەوە یعنی هەوایەکی پاک دوو لە تەنانەت نەک جەوەکەش هەواکەر ژاوەژا و دەنگ و چۆنەڵی فڕی سیارە و ئەو شتانە عنی هەستی بە ئارامیەگە کرد کە فۆتۆکانیشمانە چرکان عینمە هەستمە کرد جوێکی فانتاسیایە جوێکی سحرایی بوو بۆ ئێمە ژینگەیەکی جوان بەڵێ بەتەکید جوێکی پاک ژینگەیەکی پاک ینی تەنانەت هەموو کوڕی ئەرزی هەستمە کرد زەوی ئیسراحەتەکە ینی من وەکو شخصی خۆم هەمیشە تەمەنامە کرد ئەو ژینگەیەمان هەروە بمایێتەوە بەڵام بەداخەوە ئەمە دەکەین کە هەرێکێک لە ئێمە وەک چۆن سەرکۆش پێشتر ئاماژەکرێت لە راپۆرتێکە ئاماژە بۆ کرابوو کە پارێزگاری تەواو لە ژینگەکەمان بکەین ئەمە دەکەم کە هەر یەکێکمان لە لای خۆمانەوە پارێزگاری تەواو لەو ژینگە جوانە بکەین چونکە بێگومان وەک لە فۆتۆکانە کە ئەچرکێنرێت ئێمە اینجا هەست بەو هەموو جوانی ئەکەین کە لە ژینگەکەی خۆمانە هەیە بەداخۆ ڕەنگە لە ڕۆژانی ئاساییە قەدر و قیمەتی نەزانین کە بە شێوازەکە خات سارە پرۆژەی ترت چییە؟ یعنی حەزەکەی باشە یەکەم جار لەسەر سروش کارە کرد دواتر ڕۆشتی بۆ دۆکومنتکردنی گەڕەکە کۆنەکانی سلێمانی دواتر لەسەر کەرەنتین ئێستا چ بابەتێکی تر لە مێشکی تو هەیە کە حەز بکەی وەکو پرۆژەی داهاتوت بێ کاری لەسەر بکەیت و لە ڕێگەی چاوی کامێرەکەتەوە بۆ خۆتی ئەرشیف بکەیت ڕاستی پرۆژە کە دروست دەبێت هەندێک پرۆژەمان هەیە خۆت بۆ ئامادە نەکردووە کە دروستە بێ بەپێی دروستبوونی ئەو گۆڕانکاریانە کە لەو کاتەیە کە ڕوئەیە تۆ ئەتوانی ئەو پرۆژەیە بخەیتە بەرنامەتەوە و کاری تیا بکەیت لە ئێستای من ناتوانم بە تۆ بڵم هیچ پرۆژەیەکم هەیە یا هیچ شتێکیکە لە مێشکمایە چونکە من لە ئێستاە کار بۆ پرۆژەیەکەکەم کە زۆر چۆنەڵی ئاسان نییە قورسە هەتاکو ئەگەم بە تەواوکردنی ئەو پرۆژەم و بەرەو ئامانجەکانی ناتوانێت بە نەتیجەیەک لەگەڵەوەی ئەم کۆمەڵە کارە جوانەت هەیە ئێستا زۆربەی فۆتۆگرافەران لە هەر کوچەیەکی جیهانا بن لە ڕێگەی ئۆنلاین و لە پێشکەوتنی تەکنۆلۆژیە ئەتوانن فۆتۆکانیان نمایش بکەن ینی کۆمەڵێک گروپ هەیە یا کۆمەڵێک سایتی تایبەت هەیە کە فۆتۆکان هەڵسەنگاندنی بۆکەن بەشداریت لەو هەڵسەنگاندنای کرۆچکە زۆر جار کۆمەڵی فۆتۆگرافەرێ لەوانەیە 20 فۆتۆی دانابێ یەکێ لە فۆتۆکانی ببێتە ئەوەی کە سەرنجی ئەو لیژنەی هەڵ ڕاکێشا بێ بەلای خۆ و ئەم فۆتۆش ئەڕایتر وە حتمما ئێستا ئێمە سوۆشال میدیا زۆربەی کارەکانی بۆ ئێمە ئاسان کردووە من لە کاتی کەرەنتینەشە پێشنگایەکی ئۆنلاینم کردەوە ڕۆژانە فۆتۆی ئەو کەسانم پۆستە کرد کە بە تاواتی خۆیان بۆ ڕنمایە تەندروستەکان ئامادە کرده بوو ئەو پێشنگایم کردەوە و ڕۆژانە بە ئۆنلاین و هەروەها بۆ فۆتۆکانم من لە یەک دوو پیجی عالەمیە مەسەلەن فارسی یاخود ئەوروپی ڕۆژانە بەشداریم کردووە خۆشبەختانەش ئەو فۆتوانی کە پۆستم کردووە توانیویانە خەڵاتی زێڕین بەدەست بێنن یاخود بوون بە جوانترین فۆتۆی ئەو ڕۆژە ئەوانە بۆ ئێمە حتمما ئەبێ هەبێت و بەردەوامی شەر لەبوونە تا چەند گرنگە فۆتۆگرافەر لۆگۆی تایبەت بەخۆی هەبێت بۆ نمونە خاتو سارا فۆتۆیەکی جوانی گرتووە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو یەکاتەوە پاسەرکۆ بە موچی خۆی داین لە ئەکاونتی خۆی دای نەبەزێنە بڵێمە فۆتۆی منە تا چەند گرنگە فۆتۆش بۆ نمونە
سنووری هەبێت کە کەس نەتوانێت مامەڵی پێوە بکات. بەداخەوە زۆر پێم خۆش بوو ئەو تیشکت هەژان ئێمەی فۆتۆگرافەر بە تایبەتی لە وڵاتی خۆمانە ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە لە جیهانە باوی لۆگۆ نەماوە بەڵام لە وڵاتی ئێمەیە بڕوان پێ بکات لۆگۆکەشدا ئەنەیلەی ئەەکەنەوە ئەیکەن بە موچی خۆیان من خۆم زۆربەی کات تووشی ئەو کێشەیە بووم کەسەکە هاتووە فۆتۆکەمی بەکارهێناوە کردوێتی بە دیاریش یعنی بیری لەوە نەکردوێت و ئەم فۆتۆی کام فۆتۆگرافەرە من چۆن بتوانم بیکەم بە دیاری بۆ کەسێک یعنی زۆر بە ئاسانی ژێت هاتەوە بەردەمی خۆم هەتاکو خۆمەوە شتم ڕاست کردەوە کەواتە من لێرەیە زۆر بە گرنگی دانێم بەڵام ئەوی دەکەوێتەوە سەر شخصیەتی ئەو کەسانی ئایا تۆ لۆگۆشی لێبێ یاخود لێنەی ئەو تا چڕادەیەک هەست بە و بەرپرسیارەتیاکە کە ئەم فۆتۆیە ئابوو شێوەی بەکارنێنێ بڵێ دەستەکانە خۆش دەستە خۆش کە ئەمڕۆ بەشازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ئومێ دەکەین کە هاوشێوەی ئەم کارە جوانانەت بەردەوام کاری جوانتر و جوانتر ببینی ڕاستماگرمەوەی کە بۆ چاکرد سپاس بۆیەوە سپاس بۆ ماندووبوونیەوە دەستەکان